ماوەی هەفتەیەکە زەنگی ساڵی نوێی خوێندن بۆ پۆلەکانی 1 و 2 بنەڕەتی لێدراوە، بەڵام تا ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی دەرگای قوتابخانەکان نەکراونەتەوە و مامۆستایان بایکۆتی دەوامیان کردووە. جارێکی دیکە مامۆستایان دووپاتی دەکەنەوە، درێژە بە بایکۆت دەدەن تا ئەو کاتەی موچەکانیان لە کاتی خۆیدا پێدەدرێت. هۆشداریش دەدەن لە شکستی کەرتی پەروەردە ئەگەر داواکاری مامۆستایان جێبەجێ نەکرێت. پێمان وایە کردنەوەی خوێندن بە ئۆنلاین و پۆلێک و دوو پۆلی ئەمانە ناکرێت، یا ئەوە تا ئەبێ هەموو پۆلەکان بێکەوە بچنەوە ناوەندەکانی خوێندن هۆڵەکانی خوێندنە بە جێبەجێکردنی ڕێکارە تەندروستیەکان بۆ خۆپارێزی لە کۆرۆنا خوێندن دەست بکرێتەوە، یا ئەبێ هەموو بێکەوە بایکۆت کرێت. پێمان وایە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لەلایەن مامۆستایانەوە خۆڕزگە و مامۆستایان خۆیان بایکۆتی خوێندنیان کردووە لەبەرەوەی ماف و داخوازەکانیان جێبەجێ نەکراوە، ئەوەی کە تاکید کراوەوە پێدانی موچەیە 30 ڕۆژجارێک و هەروەها دەستپێکردنەوەی بەرزە موچەواتە تەرفیعی مامۆستایان کە ئەمە معقول نییە بە ماوەی 5 ساڵە وەستاوە، واروەها جێبەجێکردنی بڵێن چۆڵی بڕیاردان لەوەی کە چارەنووسی پاشەکەوت و لێبڕینی ئەم لە 1970 لە 1920 چی لێدێ کەی مامۆستایان و فەرمانبەران بەم موچانە شاد ئەبنەوە. ئەمە حەق و مافێکی ڕای مامۆستایانە، تاوەکو وەڵامی ئەوانە وەرنەگرنەوە مامۆستایان بەردەوامن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. یەکێتی مامۆستایانی کوردستان لقی سلێمانی پشتگیری لە داواکاری مامۆستایان و درێژەدان بە بایکۆت دەکات. هاوکات ئەندامێکی ڕێکخراوەکە دەڵێت حکومەت نە وەڵامی داواکاری مامۆستایان دەداتەوە، نە خواستەکانیشان جێبەجێ دەکات. دەنگۆی ئەوەش هەیە حکومەت بەنیازی کۆتایی هێنان بێت بە کەرتی پەروەردەی حکومی، وەک چۆن ئاو کارەبا و سێکتەرەکانی دیکەیدا دەستی کەرتی تایبەت، کەرتی پەروەردەش بەم دەردە بەرێت. بەداخەوە تا ئەم لەحزەیە نە وەزارەت نە حکوومەت نە بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانیش هیچ بە دوواداچوونێکیان بەو مەسەلەیە نەکردووە و هیچ پەیوەندێکیان پێوە نەکردوین کە دەرگای خوێندن بۆ ئێمە بڕیارمان نام ڕۆک و خۆمان 15 ڕۆژ مهلەمان نابوو ئەگەر جوابمان نەبێت درێژە بە بایکۆدەین. ئەمڕۆ بەیاننامەیەکمان بڵاو کردەوە کە دووپاتی هەڵوێستمان کردەوە کە ئێمە بەردەوامە بین لە بایکۆت تا جێبەجێکردنی ئەو خاڵانە. ڕاستی گومانەکان لەسەر دەسەڵات زۆر چڕبووتەوە، وا هەز دەکەین لە پشت ئەمەوە مەغزایەکی تر هەیە، لە پشت ئەمەوە بەرنامە و بەبەستێکی تری حکوومەت هەیە کە بە شێوەیەک وەکو چۆن فەشەلی بە کەرتی کارەبای حکومی هێنا و تەسلیم کەرتی تایبەتی کە وا هەز دەکەینە و ناقەشە لە ناو زۆربەی مامۆسایان ئێستا دروست بووە کە بەرنامەی خۆی بێ حکوومەت لەسەرەوە ساسی کە فەشەل بە کەرتی حکومی پەروەردە بێنێت لە پێناو برەودان بە کەرتی ئەهلی و تەسلیمکردنی کەرتی پەروەردەش بە دەستی بازرگان و تاجر و دەوڵەمەنەکانی ئەم وڵاتە. بەداخەوە پەیام پەیوەندی کرد بە جێگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیەوە، بەڵام ئامادە نەبوو لەسەر بایکۆت و چارەنووسی خوێندنی ئەم ساڵی قوتابیان ڕوونکردنەوە بدات. بەپێی زانیاریەکانی پەیام تەنیا لە سنووری پارێزگای سلێمانی بایکۆتی خوێندن نەکراوە، بەڵکو لە سنووری پارێزگای هەولێر و دهۆکیش تەنیا دەرگای قوتابخانەکان کراونەتەوە و خوێندن بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە ناچێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.